عزیزان و خۆشەویستانم ڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تایبەتن لە کەناڵی هیواوە. ئەم بەرنمەیە تایبەتە بە کۆبوونەوەیەک یاخود گرتبوونەوەیکی ناڕزایی کە بڕیار وایە ڕۆژەکانی داهاتوو یا ڕۆژی چوارشەمە لە شاری سلێمانی بەرپا بکرێ. ئەم کۆبوونەوەی لەلایەن کۆمەڵێک لە هەڵسوڕا و کۆڕووکۆمەڵەوە بانگوازی بۆ کراوە. کۆبوونەوەیکی جەماوەریە لە شاری سلێمانی لە سەهۆڵەکە سعات 4 پاژنیوەڕۆی ڕۆژی چوارشەممە بۆ وەرگرتنی زانیاری زۆرتر وە قسە و باز لەسەر مەبەستەکان، شێوازی ڕێخستن و شێوازی ناڕزایەتەکان پێمان خۆش بوو چاومان بکەوێ بە بەهار منزیر کە یەکێک لە هەڵسوڕێنران یەکێک لە هەڵسوڕاوان و بەشدارانە لە ڕێخستنی ئەم چالاکیە و ئەم گرتبوونەوەیە. بەهار بەخێراتی زۆر سپاس دەکەم کە داوەتی منە قوبوڵ کرد. دەستان خۆش بێ سەرەتا بۆ ڕێخستنی ئەو ناڕزاییە. پێم خۆشە سەرەتا باسیەوە بکەی کە ئەم ناڕزایی لەلایەن چیەوە ڕێکخراوە، ئێوە چێنە و گروپە چیەیە کە ئەم ناڕزاییەی ڕێخست و بانگوازی کردووە؟ بەڵێ ئەم کاتتان باش، سپاس بۆ ئەم بەرنمەیە لە کاتێکی گرنگا بوو بۆ ئێمە کە خەڵکی گوێ لە ئێمە بێت بەرنامەی ئێمە چۆنەوە پلانمان چۆنەوە ئێمەکەین. سەرەتا ئەوەی کە ئێمەکەین کۆمەڵێک لە هەڵسوڕاوانیان چالاکوانانی بوارە جیاوازەکان، چالاکوانانی ژنان، کۆمەلگەی مەدەنی، پارێزەر، کۆمەڵێک لە کەسانێکی ئازادی خواست لە ناوشاری سلێمانیە کە بە گرنگمان زانی ئێمە پشتیوان بین لەو ناڕەزایەتیانەی کە لە کوردستان و لە ئێران لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە دەستی پێ کردووە و بە ئەرکی سەرشانی خۆمان و بە ئێمە خۆمان بە هاوپشتی ئەوانە زانین لەم کاتە قورسەی کە ئێستا ئەوانیتیان و بەڕاستیش پێمان وایە کارێکی گرنگە نەک هەر ئەوەی کە لە چوارچەوەی کەسانێکی چالاکوانیان کەسانێک کە لە مەیدانی جیاوازاکارەکەن، بەڵکۆمە ئەرکی هەموو هاوڵاتێکی کوردستانە بە بڕای ئێمە کە دەنگمان یەک خێن لە بەرامبەر جمهوری ئیسلامیە و هەروەها پشتیوانی کەسانێکی زۆر لە سەرتاسەری ئێرانە و لە شارەکانی کوردستانە کە لە 10 ڕۆژی ڕابردووە هەمومان ئەیبینین کە چۆن جەسوورانە هاتوونەتە مەیدان لە بەرامبەر ئەو زۆڵم و زۆرەی کە لە ئێرانە هەیە. من پرسیارەکەم ئەو بوو بەهار ئەو دەستەیە کە ئەم کارەتان ڕێخستۆ لە چێ پێکاتوە چێن ئەوانی کە بەشدار بوون لە پێکێنانی ئەم دەستەیە کە بانگوازەکەیان کردووە؟ بەڵێ ئەمە ڕاستەکەی وەک باسم کرد ئەمە کەسانێک لە شوێنی جیاوازەوە لە مەیدانی جیاوازا کارەکەن. زۆرێک لە ئێمە لە کاتی تریشا با بڵێن بەرنامەمان هەبووە بۆ ڕووداوێکیان بۆی کە پێویست بە بۆی کەمە دەنگمان هەبێ داکۆکی بکەین کارمان کرد بێت وەک کەسانێکی تریشەیەکە ئەیانێ پێیوەست بن بە ئێمەوە کە ئەمە بەڕاستی وەکو پشتیوانانێک ئەنی هەتا ناویشمان ناومان نەناوە دەستیان گروپ بۆ نیازەی کە شوێنێکی کراوەیە و ئەکرێت فراوان بێ و ئەشکرێت ئەمە تەنها چالاکی نەبێ، بەڵام ئێمە لە ئێستاە خۆمان حەزر کردەوە بە چالاکی ڕۆژی چوارشەممە. بڵێ زۆر باشە، دەستخۆشکەوە بێ. من پرسیارەکری لێرە و لەوێ کە ئەم چالاکیانەی ئێوە چی ئەگرێتە خۆی ئەوانە زۆرێکەن پێم وا بێ تا بە خۆشتیان وتووە ئێوە لەچکە سووتێنن بەتەمان بە شێوازێک ئەم ناڕزایە دەربڕن. پێم خۆشە سەبارەت بە میتۆدەکانتان بۆ دەربڕینی ناڕزایی و هاوپشتی لەگەڵ جەماوەری ئازادی خوازی کوردستان و ئێرانە هەنێ قسەم بۆکەی. بەڵێ یەکێک لەو پرسیارانەی کە ئەکرێت ئەوەیە کە ئایا جۆری چالاکیەکەی ئێمە چییە؟ وەکو وتمانێ وەستانە لەگەڵ ئازادی خوازانی ئێرانە. ئەمانەیە لەو کاتەیە لەو ڕۆژەیە بوەستین و ئەو دروشمانەی کە هەمانە بەرزی بکەینەوە و هەروەها نامەی پشتیوانی ئەخوێنینەوە کە ئێمە ئەم کەسانەیان ئەم جەماوەری کە لەم چالاکیە کۆبووەتەوە ئێمە نامەیەکی پشتیوانیمان هەیە کە نامەکەمان تایبەت بۆ هەموو زۆڵم و زۆرانەی کە لە ماوەی 43 ساڵی ڕابردووە لە ئێرانە ڕوویداوە کە ئێمە تەنها تەرکیزمان لەسەر مەسەلەی دیارە حیجابی بە زۆر یەکێکە لە قورسایەکان لەسەر ژیانی ژنان لە ئێرانە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە بەرەوەی بە زۆرە
جیاوازە بەڕاستی بەڵام ئێمە لە سێدارەدان لە ناو ئەو نامەی خۆمانە باسمان کردووە پێشەلکاریەکانی مافی مرۆڤ ماف و ئازادیەکانی خەڵکی ئێران هەژاری مەسلەی کۆڵبەریمان باس کردووە کە لەبەر خراپی باری گوزەرانی خەڵکی ئێران بەڕاستیەوە کار نییە کراوە بە کار کە خەڵک گیان لە دەستەیە چەندین خەڵکمان بینی لە ماوەی ڕابردووە گیانی لە دەستدا ڕێگەی کۆچ و خراپی ژیانی خەڵک و فەقیری و ساڵ بە ساڵ کورسی ژیانی خەڵک ئەمانە هەمووی بەڕاستی لە ناو نامەکەی ئێمە هەیە و ئێمە لەو نامەیە باسمان لە چاودێری بڵێن نەتەوە گرتوەکان لەسەر ماف و ئازادیەکانی خەڵک لەسەر پرسەکانی ژنان لەسەر پرسی مافی مرۆڤ پرسی ئەو پرسە گرنگانەی کە لە هەر کۆمەلگایەتی ئەم سەردەمەیە کە ئەکرێت ئازادێکی زۆر سەرەتایی بێکە لە ئێرانانیە لەبەرەوە ئێمە بەڕاستی لەو نامەیە باسمان لە کۆمەڵێک لەو گرفت و لەو زۆڵم و چەسانەوانی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە ئێران بەشێکی گرنگی و بەشێکی زۆری ژیانی هاوڵاتیانی کوردستان و ئێران بە شێوەیەکی گشتی بوو ئەنی تەرکیز ئێمە تەنها لەسەر مەسەلەی حیجابی بەزۆر بەڵێ ژینا لەسەر حیجابی زۆرم لێ گیانی لە دەستداوە و چەندین ژنیتر لە ئێران ئەکرێت بە هەمان شێوەی ژینا بەڵام ئێمە گوێمان لێ نەبوو بێ کە حەزێت درابێت کە زیندان کرابێتن ئەمانە هەمووی خاڵی جدین لە ناویاداش لە ناو نامەکەی ئێمەیە بەڵام وەکوتمانەمە بە شێوەیەکی گشتی وێنە گشتێکە لە بەرچاوی ئێمە ئێران وەگەلانی ئێران کە لە دین و لە نەتەوە جیاوازەکانە لە ماوە چەند ساڵی ڕابردووە ڕوبەڕووی چەندین جۆری چەسانەوە بوونەتەوە ڕاستە دقیقەن وایە ئەمە تێگەشتێکی دروستە بۆ ئەم بارودۆخەی ئێران دیارە ئەم خۆپیشاندانەوە ئەم ڕاپەڕینە بەڕاستی بوو بە ڕاپەڕین ئەمڕۆ دەیەمین ڕۆژێتی سەرباری هەموو ئەو فشار و گوشارانە سەرباری هەموو ئەو کوشتارە ئەو دڕندەیە کە جمهوری ئیسلامی و دەستگا داپڵۆسێنەرەکانی ممارەسەیەکە لە بەرام بە خەڵکە بەڵام هێشتا خۆپیشاندانەکان بەردەوامن ئەمڕۆ چوونەتە بڵێن قۆناغی مانگرتنی سەرتاسەریەوە بانگوازی ماگرتی سەرتاسەری هەیە خوێنکارانی زانکۆمانیان گرتووە بەڕێوەن کە تەواوی مامۆستایان لە سەرتاسەری ئێرانەمان بگرن بە دوای ئەوەیە ئەگەری هەیە کە مانگرتنی کرێکاریش ڕوو بدات و ڕژێن پشتی بشتێ بەڕاستیان ئەمە یەکێکە لە ئەگەرەکان دیارە مەرج نییە سەرکەوتوو بێ ئەم جاریان ئەم خۆپیشاندانە بەڵام ئەمە ڕاپەڕینە کە دیارە ئەم ڕاپەڕینە مەزهەرێکی زۆر بەرجەستە و ئەوانەی لابردنی حیجابە سووتاندنی حیجابە تەنانەت بەڵام ئەمە شێوازێکی ڕەمزیە بۆ تعبیرکردن لە ناڕزایی بەرامبەر بە هەموو ئەو دڕندەی کە جمهوری ئیسلامی ئێران بەرامبەر بە ژنان ممارەسەیەکان مەسەلە پارچە قماشێک نییە کە بە زۆر مەسەن درابێ بەسەر ژنانە برێتیە لە بێمافکردن و ئیعلانکردنی ئەوەی کە کۆماری ئیسلامی یاخود دەوڵەت خاوەنی جەستەی ئافرەتەوە ئەو بڕیارەدا چی لەبەرکات و چی لەبەر نەکا بەپێی یاسا و سزاشی لەسەرە ئەمە ئەو ناڕزاییە بەڵام ئەمە ڕێگە لەوە ناگرێت کە کۆمەلگای ئێران لە بەرامبەر گەلێک تەنگ و چەڵەمی ترە ڕاوەستە لە بەرامبەر گەلێک نەعەدالەتی ترە ڕاوەستاوە ناڕزایی زۆر گەورە هەبووە پێشتر دوو جار خۆپیشاندانی بڵین ساڵی 2019 و 2017 هیچیان سەبارەت بە مەسایلانە نەبوون بڵکم سەبارەت بە مەسایلی ژیانی ئابووری و ئەو نالەباری و ئەو هەژاری بوو کە بەسەر خەڵکا فەرزکرا بۆ سەرنجامەکەی بوو بە کوشتاری سەدان کەس ینی جاری ئەخیر 1400 کەس بەدەستی جەلادەکانی جمهوری ئیسلامی لەسەر جادەکانە کوژران ینی ئەم ناڕزاییە کە ئێستا تەقیوەتەوە دروستە کە مەسەلەکەی حیجابە وەلازان مەسلەی حیجاب و مەسلەی ژن ڕۆڵێکی بەرجەستی هەیە بەڵام دیارە بەستراوەتەوە بە هەموو لایەنەکانی تریەوە دیارە میتۆدێکی باشە کە ئێوە بە ئاراستەی فراوانبوونەوەی ئەم ناڕزاییە جەماوەریە لە کوردستانی عێراق هەنگاوەتان ناوە چونکە ئەوەی ئەبینرێت تا ئێستا دیارە معلوم و ئاشکرایە خەڵکانی ڕۆشنبیر یاخود خەڵکانی چالاگوان کەسانێکی ئازادی خوازەوانە هەمیشە لە دژی جمهوری ئیسلامی ئێران بوون مزاهرە بوو بێت و ڕاپەڕین بوو بێ نەبوو بێ بەڵام ئەمڕۆوەی گرنگە ئەم ناڕزاییە جەماوەریشی فراوانتری خەڵک ئەمڕۆ دڵی لەگەڵ ئەم ناڕزایلی ئەدا بەڵام شێوازی وا کە ڕێگان لێ بگرێ خۆیان دەرخەن و بێن ببن بە بەشێک لەم ناڕزایە بەڕاستی زەرمان لێدا قازانجان پێ ناگەینەوە ئەوە کارێکی باشە کەم ئەمە ڕاستەیە ناڕۆن بەڵام ئەو وەسایلانە چین کە ئێوە ئەتانەوێ خەڵکی پێ سازمان بن و کۆ بکەنەوە وازانم پەیجێکیشتاندانەوە بانگەواستان کردووە
خەڵک بەدەنگتانەوە هاتووم چەند سەعاتە دیارە چەند سەعاتێکەوە ڕاگەیەندەکەتان بڵاو کردێتەوە وایە لە ئێمە ئەمڕۆ لە دواییوەڕۆ بانگوازەکەمان بڵاو کردێتەوە و ئەمەش بەڕاستی لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی بەرفراون بڵاو بۆتەوە کە ئێمە بانگەوازی خەڵکی شاری سلێمانی هاوڵاتیانی شاری سلێمانی و دەوروبەریمان کردووە کە کەسانێکی زۆر پەیوەندیان کردووە و لە لای خۆیان بە شێوەی خوان بڵاویان کردێتەوە لە بروی ئێمە ویستمانە بە ئاسانترین شێوە کەسان لەگەڵمان بنیانەوەنێ ئیلا تۆ ڕێگایەکی قرس هەبێ بەوەی کە تۆ بتانی لەگەڵ چالاکێکی وابی هەتا ئەگەر کەسانێک بە حکمی دووری لەگەڵ ئێمانە بن ئەتوانن تەنا ئەو دروشمە کە ئێمە دروشمەکەمان پشتیوانی ئازادی خوازانی کوردستان و ئێرانین ئێمە ئەم دروشمەمان بەلاوە گرنگ بۆ بەجیا لە هەر دروشمەکانی ترکە هەمانە کە ئەمە لە ڕێگەی ئەم دروشمەوە بتوانین ئەم پشتیوانێ بەدەست بهێنین و هاوپشتی خەڵک بەدەست بهێنین و پەیجەکەشمان هەر ئەمڕۆ بڵێن بە تەواتی بڵاو کراوەتەوە و ئێمە ئێستا لەوەیە کە خەڵک بڵێن نامە ئەنێرە بۆ پەیجەکەەوە وێنەکانی خۆیان لەگەڵ دروشمەکە ئەنێرن بۆ پەیجەکە تاکۆی کە ئەوان بەو شێوەیە بەو شێوە ئاسانە بتوانن بینێرن و خەڵکی جیاوازتە ئەسە نردوێتی لە هونەرمەندەوە لە ڕۆژنامەنووسەوە لە چالاکوانەوە وێنەی خوانیان نردووە هەتاکۆی کە دەری ببڕن لەوەی کە ئەوان لەگەڵ ئەم کارەیان و لەگەڵ ئەم چالاکیان کە لە ڕۆژی چوارشەمەیە ئەکرێ بەڵێ ئەمە پەیجەکەیە کە لێرە پیشانمانداوە ئەم پەیجەکە خەڵگەتوانێت لەسەر بچێتە سەر فەیسبوک لایکی بکەوە وەک گوتت ڕستمی خۆی بنێرێ بگرێ لەگەڵ دروشمێکاکەم پشتیوانی لە ئازادی خوازانی کوردستان و ئێرانەکەین و بینێرە بۆ پەیجەکەیەوە بۆی بڵاو بێتەوە هەتا ئەمە وتومان ناگەر کەسانێک لە ناو بازارن لەسەر مقەبا ئەتوانن بە تەلەفۆنەکەی دەستی خۆی ڕسمی بگرێت و هەتا کەسانێک ئەگەر نەیشیانەوێت مەسەلەن ڕسمی خۆیان بگرن تەنها ئەتوانن لە پەیجەکەی خوانە لە لاپەڕەی خۆیانە لە تۆڕی کۆمەڵایەتی ئەوە بەو ڕێگە ئاسانە بتوانن پشتیوانی خۆیان دەرببڕن هەتا کۆی کە ئێمە بە دەنگێکی کۆ بە دەنگێکی زۆر ئێمە دڵنیاین بە سەدان هەزار خەڵک لە هەرێمی کوردستان لەگەڵ ناڕەزایەتەکانایە لەگەڵ دڵی خەڵکی کوردستان و خەڵکی ئێرانە لێ دەدات بەڵام لەوچە جۆرێک لە جۆرەکان ڕێگایەک نەبینن تا ئێستا بەو شێوەیە نەبووە ئێمە چۆن بتوانین ئەم ڕێگایە ئاسان بکەینەوە و بتوانین ئەم ناڕەزایەتە یەک بخین زۆر باشە دەستان خۆش بێ کارێکی بەرجەیە بەرحاڵ جارێکی تر گرتبوونەوەکە لە سەهۆڵەکەیە ڕۆژی چوارشەمەیە سەعات 4 پاژنیوەڕۆ هیچ چالاکیێکی هوەری شتێکتان بڕیارداوە لەو کاتەیە بکرێ ئایا هیچ هوەرمەندێک یاخود گۆرانی بێژێک دێ لەوێ بەشدار بێ لەگەڵتانە ئێمە بانگەوازی هەموو کەسێکمان کردووە پێمان وایە هەتاکو ئەو ناڕەزایەتیانە لە کوردستان و لە ئێران بەردەوام بە ئێمە ئەرکمانەکە جۆری چالاکی تریش بکەین بەڵام ئەمە جار ئەمە هێشتا ئێمە هەنگاوی یەکەمە ئێمە بەڕاستی کۆبووینەتەوە گفتوگۆمان کردووە لەسەر کۆمەڵێک لەسەر پلانەکەی خۆمان ڕێکەوتوین ئەمانە هەمووی کار بوون و بەڕاستی ئێمە چاوەڕوانی ئەوەمان هەبووە کە ئەم چەند ڕۆژەمانەیە بۆی کە خەڵک پێ بزانێ ئەم کارانەی کە کردومانە تا ئێستا و لە دوای ئەوە شەوکە ئەمە چالاکی ترمان چی ئەبێ بەرنامەی تری هوەریمانە بێ ویان هەتا ئەگەر تا چوارشەمە ئەگەر هوەرمەندانێک بیانەوێت چالاکێک بکەن لەو جێگایی کە ئێمە لەی کۆبینەوە ئەمە پێشوازی لێ ئەەکەین بەدڵنیاییشەوە کە ئێمە ئەزانین بەدەیان و بە سەدان کەس بیر لە جۆری چالاکی جیاواز بکاتە چکە بینیمان ئێمە لە هوەرمەندان لە خەڵکی کوردستان لە خەڵکی ئێران پشتیوانی خۆیانیان کردووە هیوا هەبووە بە میوزیکێکی زۆر کورد پشتیوانی لە ناڕەزایەتەکان کردووە لەبەرەوە ئەمە ئێمە وەکوتمان چالاکی هەتا لەوێ ناڕەزایەتەکان هەبێ ئێمە پێویستە بەوەی کە ئێمە بەردەوام بین دەستان خۆش بە زۆر چاکە داواتان چییە لە خەڵک چی لەگەڵ خۆی بێنێ مەسەلەن بەدەستی بەتاڵ بێ یاخود شتێک بنووسێ دروست بێ بنووسێ مۆمێ بێن چی بێنە چی بک بەوەی بەشدار بێ لەو ناڕزایی ئەوێ ئێمە خۆمان ئەو دروشمانەی کە دانراوە و لەگەڵ وێنەکانی ژینایە و ئەمانەوێت دوێنەی ئەوانەی کە گیانیان بەخەت کردووە لەم چەند ڕۆژەیە ئەو وێنانە بهێنین لە ناو چالاکیەکە دابنرێت و مۆم دابنین بۆ گیانی ژیناوە بۆ ئەوانەی کە گیانیان بەخەت کردووە هەمان کات هەر کەسێک لە لای خۆیەوە ئەگەر
پێی باشە دروشمێک بێنێت کە ئەچێتە چوارچێوەی پشتیوانی و هاوپشتی لە خەڵکی ڕاپەڕێوی کوردستان و ئێران ئەتوانێت بێنە لەگەڵ خۆی، بەڵام ئێمە بە ژمارەیەکی باش ئەم کارە ئەکەین و ئەوانە ئامادە ئەکەین. هەروەها وێنەی کۆمەڵێک لەو وێنانەی کە ئامادە کراوە لە شوێنەکانی ترەوە کۆمەڵێک پۆستەری زۆر پڕمانە ئەتوانم بڵێم کە ئامادە کراوە، ئێمە ئەمانەشە لەگەڵ خۆمانە ئەهێنین و هەروە چەند پۆستەرێکی تر کە خۆمان دیزاینمان کردو و جارێکی تر ئامادەیەکەین بۆ ئەو ڕۆژە. باشە، دەستان خۆش بێ. من وازانم ئەگەرچی دوێنێ خۆپیشاندان لە هەولێر بەرپا کراوە، خەڵکیێکی زۆری شتیا بەشداری بوو، بەڵام وەک ئەبینرا وەک ئەبیسترا و باسەکرا ئەوانە بەشیشی زۆریان لە پەنابەرە ئێرانیەکان من کە لە هەولێرا بوون و دەوروبەری کۆنسولگەری ئێرانیاندا دەستیان خۆش بێ و کارێکی زۆر بەجێیان کرد. بەڵام وازانم ئەم هەنگاوی ئێوە یەکەمین جوڵانەوەی جەماوەریە بێ بۆ پشتیوانی دەربڕین لە جەماوەری ئازادی خوازانی کوردستان و ئێران. زۆر هوەرێکی تیانی و شتێکی تازە کە شەف ناکەین کە بڵێن چارنووسی ئێمە و ئەو کوردستانی ئەو دوو بەیەکەوە بەستراوە و شتێکی تازەش ناڵێنەگە بڵین دەسەڵاتی جمهوری ئیسلامی ئێران ئەگەر بە ڕاستە و خۆش نەبێ ناڕاستە و خۆ حاکمە بەسەر عێراق و بە تایبەتی ئەم بەشەی کوردستانەوە کە سلێمانیە ڕۆڵێکی زۆری هەیە. بەرحاڵ ناڕزای دەربڕین و وەستانەوە بەرامبەر بۆ کوشتارێکە لە بەرامبەر خەڵکە کرێ پشتیوانی لە خواستە ئازادی خوازەکانی جەماوەری کوردستان و ئێران ئەرکی سەرشانمانەوە نەک تەنها پشتیوانیە لە وڵاتێکی دراوسێمان، پشتیوانیە لە خواستەکان و ئامانجەکانی خەڵکی کوردستان خۆشی. دەستان خۆش بێ، پەیامێکە گەشتێک هەیە بۆ جەماوەر بڵێن و بەرنامەکە هەر لە 20 دقایق کۆتایی پێبێنینە. بەرنامە مانوا بوو کە بەرنامەیەکی کورد بێ بە تەنها بۆ ناساندنی چالاکێکازگەینا باسی تر زۆرە ئێستا بیکەین، بەڵام مەزانم تۆ مەشغوڵیت و کارت زۆرە و جوابی تەلەفۆن بیتەوە و ئینبی وەختی زۆر ناگرین. ئەگەر پەیامێکە تێ یا قسەیەکەی لە کۆتایی یابیکەی فەرمووە. بەڵێ من پەیامم یان بانگەوازم وەکو هاوڕێیانم هەرەوەیە کە هەمومان بەشدار بین بە هەر جۆرێکە بتوانین بەشداری بکەین لە ڕۆژی چوارشەمە سعات 4 کات و کاتەکەی و شوێنەکەشی زۆر ئاسانە. ئێمە ناو شاری سلێمانی جادەی سەهۆڵەکە و چوارشەمە سعات 4 تەوقیتێکی زۆر ئاسانە بۆی کە هەموو کەسێک بیری بێ بتوانێت بێت. یەک خاڵی تر کە گرنگە لێرە بێڵم کە چەندین کەس لە ڕێگەی مەسنجەرەوە پرسیاری ئەوەی لێکردوین کە ئێمە بە هەمان شێوە ئەمانەوێت حجاب بسووتێنین. نەخێر، ئێمە ئەوە ناکەین، ئێمە پشتیوانی یان هاوپشتی ناڕزایەتەکانین، بەڵام ئێمە ئەوە لە چوارچەوەی ئیشەکەی ئێمە نییە. ئەوەی کە کەسانێکی تر چی ئەکەن لە دەرەوەی ئەم چالاکییان هەتا لەناو ئەو چالاکیە کە ئێمە ناتوانین بەڕاستی بتوانین بزین هەر کەسێکێت ئەوێت چێکا، بەڵام ئێوە ئەو داوایەمان هەیە کە ئێمە خەڵکانێکی مەدەنین و ئەمانەوێت بە جۆرێکی بەو جۆرەی کە ئێمە پلانمان بۆ داناوە چالاکیەکە بچێتە پێشەوە و کەسانێکی زۆر بیانەیە بەشداری بکەن بەلای ئێمەوە کارێکی گرنگەوە بتوانین بە هەمومان لەو ڕۆژە وجودێکی زۆر ئامادەبوونێکی زۆرمان هەبێ تاکو ئەوەی کە هیچ کەسێک وا بیر نەکاتەوە کە لێرە پشتیوانی ناڕزایەتەکان نییە لە کوردستان وێرە. زۆر باشە، دەستەکانە خۆش بێ. بەهار و مێدی سەرکەوتنتان بۆ خوازم تا ڕۆژەش ئەوەی کە من خۆم پێم بکرێ درێغی ناکەم و منیش بانگوازی سەرجەمبینەرانەکەم کە لە بڵاوکردنەوەی هەواڵی ئەو ناڕزاییەوە بانکێشکردنی دۆستانیان هاوڕێیانیان لە شاری سلێمانی بۆ بەشداری لەو گردبوونەوە و لەو دەربڕین ناڕزاییە درێغی نەکەن. دەستت خۆش بێ و جایشتر سپاس دەکەم کە ئەم داوەتێ بنەقوبوڵ کرد بە ئومێدی سەرکەوتن. بەڵێ عزیزان و خۆشەویستان، بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەرنمەیە کە بەرنمەیەکی کورد بوو سەبارەت بە ناڕزایی ڕۆژی چوارشەمە کە لە سەهۆڵەکەی شاری سلێمانی بەڕێخرێ بۆ پشتیوانیکردن لە ئازادی خوازانی ئێران و کوردستان. تا بەرنمەیەکی تر و یەکتر دیتنەوەیکی تر بە شادی و کامەراییتان دەسپێن.